ڕۆژی خوێندکاران بە ڕەوایەتی شۆڕش و دژە شۆڕش. ئەمڕۆ شەممە 13 مانگی خەزەڵوەر ڕۆژی خوێندکارە، ئەو ڕۆژەی کە پێشینەکەی بۆ مانگەکانی کۆتایی ڕژیمی پەهلەوی دەگەڕێتەوە. بەڵام 13 خەزەڵوەر لە سەردەمی ڕژیمی کۆماری ئیسلامیدا چەندین بۆنەی دیکەشی پەیدا کردووە کە هەمویان ناوی خوێندکاریان لەسەردانراوە. بەڵام جیاوازی نێوان ئەو دوو بۆنانەی کە بە ناوی ڕۆژی خوێندکار لە ڕۆژی 13 مانگی خەزەڵوەردا بەڕێوە دەچێت، لە ڕاستیدا جیاوازی نێوان ڕیزی شۆڕش و دژە شۆڕشە لە ئێران. بۆنەی یەکەم، ڕۆژی 13 مانگی خەزەڵوەری ساڵی 1357 هەتاوی و لە سەروبەندی سەرکەوتنی ڕاپەڕینی جەماوەری خەڵک ژمارەیەک لە خوێندکاران لە حەساری زانکۆی تاران کۆبوونەوە و وێڕای دانیشتووەکانی زانکۆ دەستیاندایە خۆپیشاندا. هێزە نظامیەکانی دەوڵەتی شەریف ئیمامی بەرەوڕووی خۆپیشاندەران تەقەیان کرد و بەو هۆیەوە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران گیانیان لەدەستا. دەوڵەتی شەریف ئیمامی کە هەمان ساڵ لە ڕێکەوتی حەفدەی خەرمانان لە مەیدانی ژاڵا کوشتارێکی خوێناوی وەڕێخست بوو، ڕۆژێک دوای کوشتنی خوێندکاران لە زانکۆی تاران لەسەر کار لاچوو. پاش ڕووداوی خوێناوی 13 خەزەڵوەری ساڵی 1357 هەتاوی ئەو ڕۆژە بە ناوی خوێندکار پێناسەکرا. بۆنەی دووهەم، یەک ساڵ دواتر پاش کارەساتی خوێناوی زانکۆی تاران ڕێک لەوەها ڕۆژێکدا لە هەوڵێکی ڕێکخراو لەلایەن حیزبوڵڵاییەکانی پەیڕەوی خومەینی باڵیۆزخانەی ئەمریکا لە تاران داگیر کرا و 52 دیپلۆمات و کارمەندی باڵیۆزخانەکە بە بارمتە گیران. ڕێکخەرانی نمایشی فریوکارانەی داگیرکردنی باڵیۆزخانەی ئەمریکا بەو کردەوەی خۆیان کە نزیک بە ساڵ و نیوێکی خایاند، باڵیۆزخانەی داگیرکراوی ئەمریکایان کرد بە ناوەندی ڕاگەیاندنی سیاسەتی دەسەڵاتی دژە شۆڕشی سەرانی ڕژیم. داگیرکردنی باڵیۆزخانەی ئەمریکا کە لە بنەڕەتدا بە فەرمانی خومەینی بەڕێوەچوو بوو، بەهۆی ئەوەی کە دەور و نەخشێکی گرنگی لە پاشەکشە پێکردن بە ڕەوتە چەپ و ڕادیکاڵەکان و سەرکوتی شۆڕش هەبوو، خومەینی ناوی شۆڕشی دووهەمی لەسەردانا. بەڵام لە ڕاستیدا شۆڕشی دووەم جگە لە درێژەی سەرکوتی شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران لەلایەن کۆنەپەرستانی ئیسلامیەوە شتێکی تر نەبوو. دروشمی مەرگ بۆ ئەمریکا کە لەو ڕۆژەوە زیاتر کەوتە سەرزاری حیزبوڵڵاییەکان بوو بە بیانوویەک بۆ کبکردنی دەنگی هەموو نەیاران. لەو ڕۆژە بەولاوە دار و دەستەی هاندراوی حیزبوڵڵا کەوتنە گیانی کۆمۆنیستەکان و هەموو ئینسانە ئازادی خواز و سێکۆلارەکان و دەستیان کرد بە ئەزیەت و ئازار و کوشتن و بڕین. ئەم ڕووداوە دەستپێکی سەرکوتی شۆڕشی ئازادی خوازانەی خەڵکی ئێران لەلایەن دەسەڵاتی کۆنەپەرستی زاڵەوە بوو. شۆڕشێک کە ڕژیمیشان نەیتوانی بوو سەرکوتی بکات، پاش ڕووداوی داگیرکردنی باڵیۆزخانەی ئەمریکا سەرکوتەکەی بە شێوازێکی وەحشیانەتر لەلایەن ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووەوە بەڕێوەچوو. زۆریەک لە ڕێکخەرانی ئەو سەردەمی داگیرکردنی باڵیۆزخانەی ئەمریکا دواتر بوون بە دامەزرێنەرانی سپای پاسداران و دەستگا ئیتلاعاتیەکانی ڕژیم و ئەشکەنجەگەر و زیندانبان. بۆنەی سێەم، لە 13 مانگی خەزەڵوەری 1388 هەتاویدا کە نزیک بە 5 مانگ لە ڕاگەیاندنی ئاکامی دایمین دەورەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری تێپەڕ بوو، بۆ ڕێزگرتن لە ڕۆژی خوێندکار خۆپێشاندانێکی بەرین بەڕێوەچوو کە لە ڕاستیدا ناڕەزایەتیەک بوو دەشت بە ڕژیمی کۆماری ئیسلامی و بە دەسەڵات گەیشتنی ئەحمەدی نژاد لە ڕێگەی ساختەکاری بەرینی هەڵبژاردنەوە. ئەگەرچی ڕەوتی ئۆپۆزیسیۆنی دوورخراوە لە دەسەڵات هەوڵی دەدا کە لاوان لە هەر جۆرە حەڕەکەتێک دەشت بە تەواوەتی ڕژیمی ئیسلامی بە دوور ڕابگرن، بەڵام لاوان بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر دەست پێشخەری و هیدایەتی ئەم خۆپیشاندانەیان بەدەستەوە گرت. بۆنەی چوارم، ڕۆژی بەسیجی دانیشاموزی کۆماری ئیسلامی
ئەم ڕۆژەی بەیادی منداڵێکی قوربانی بە ناوی حسەین فەهمیدە ناو لێناوە. فەرماندەکانی ڕژیمی ئیسلامی لە ڕۆژی 8 خەزەڵوەری ساڵی 59 هەتاویدا ئەم منداڵە قوتابیەیان لە عەمەلیاتێکی خۆکوژیدا لە حاڵێکدا کە نارنجۆکیان بە نێو قەدیەوە بەست بوو ناردە ژێر تانکە عێراقیەکانەوە. ئەم منداڵە بێتاوانە کە لە کاتی تیکە تیکەبوونیدا لە کوتی شێخ لەوبەری ڕووباری خۆڕەمشار تەمەنی تەنیا 13 ساڵ بوو، پێشقەرەوەڵی ئەو 36,000 قوتابیە بوو کە دواتر لەلایەن سەرانی جەنایەتکاری کۆماری ئیسلامی وەک خاوێنکەرەوەی مەیدانەکانی مین و لە ئۆپراسیۆنی هاوشێوەدا لە شەڕی ئێران و عێراقدا کرانە قوربانی. لە بەرامبەر هەوڵەکانی ڕژیم بۆ بەرینترکردنەوەی سازمانی بەسیجی دانش ئاموزی و بەکارهێنانی ئەوان بە ئامانجی پۆلیسیکردنی ناوەندەکانی فێرکردن، ئەمڕۆ بە هیممەتی خوێندکارانی پێشڕە و خەباتکار و معەلیمانی ئازادی خواز پرۆژەی بە بەسیجی دانش ئاموزی لە سازمانێکی فۆرماڵ بۆ ڕاکێشانی قوتابیان بەرەو نمایشەکانی سەرشەقامی ڕژیم زیاتر نییە. کۆماری ئیسلامی لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا لە پێناو وەدیهێنانی ئامانج و پرۆژەکانی خۆی لە ناو خوێندکارانی ئێراندا بەردەوام هەوڵی داوە تا بە بەڕێوەبردنی بەرنامەی هەڵاواردنی ڕەگەزی لە ناوەندەکانی فێرکردن، بە گۆڕینی ناوەڕۆکی کتێبە دەرسیەکان و لابردنی هێندێک لە دەرسەکانی زانستی مرۆیی لە زانکۆکان، بە ناردنی ئاخوند و پاسدار بۆ مەدرسەکان، بە پادگانیکردنی مەدرسە و زانکۆکان و بە خوڵقاندنی هەموو جۆرە بربەستێکی ئەخلاقی لاوان ناچار بە ملکەچی و بێدەنگبوون بکات. بەڵام لاوانی ئێران لە زانکۆ و مەدرسەکان و لە دەرەوەی ئەم ناوەندانە بە خەباتی شکۆداری خۆیان بەردەوام یەکێک لە سەنگەرەکانی مقاومەت لە بەرامبەر کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بوون و ئەم سیاسەتانەی ڕژیم بێ ئاکام ماونەتەوە. یەکێک لە درەوشاوەترین مەیدانەکانی حزوری پرجۆش و خۆشی خوێندکاران بریتی بوو لە شۆڕشی ژینە، واتە شۆڕشی ژن ژیان ئازادی. لە ڕەوتی ئەم شۆڕشەدا دەیان خوێندکاری تازەلاوی کچ و کوڕ لە بەرامبەر کۆنەپەرستی زاڵدا سنگی خۆیان کردە قەڵغان و گیانیان لەدەستدا و سەدان کەسیشیان بریندار بوون، هەزاران خوێندکار کەوتنە زیندان و ئەشکەنجەکران. نوێترین قوربانی ئەم جنایەتە بریتی بوو لە ئارمیتا گەراوەند کە بەهۆی توور هەڵدانی حیجابی ئیجباری کەوتە داوی شەمشەمە کوێرەکانی ڕژیم و گیانی لەدەستا. وەک بڵێ هەموو ئەم جنایەتانە بەس نەبوو بێتن بە پێی پلانێکی بەرنامە بۆ داڕژراو بە مەبەستی چاوترسێنکردنی قوتابیان لە سەدان مەدرسەی ئێران دەستیاندا ژەهراویکردنی خوێندکارانی کچ. بەڵام هیچ کام لەم کردەوە جنایەتکارانە سەرکەوتوو نەبوون و خەبات و خۆڕاگری لاوانی ئێران لە بەرامبەر ئەو ڕێگا و متۆدانەی کە ڕژیمی ئیسلامی دەیەوێت بە زۆر بەسەر خەڵکی ئێرانیدا بسەپێنێ هەروە بەردەوامە و تا دێت زیاتر پەرەدەستێنێ. بەدەر لە هەوڵەکانی ڕژیمی ئیسلامی بۆ زەوتکردنی بۆنەی ڕۆژی خوێندکار 13 مانگی خەزەڵوەر بۆ قوتابیان و خوێندکارانی خەباتکار و بیرهێنەرەوەی گیان فیدایی ئازیزانێکە کە لە بەرامبەر هەردوو ڕژیمە کۆنەپەرستەکانی ئیسلام و پاشایەتیدا سنگیان کردە قەڵغان و شان بەشانی کرێکاران و زەحمەتکێشان دژ بە کۆنەپەرستی زاڵ و لە پێناو دەستەپەرکردنی ئازادیدا گیانبازیان نوات.